سلااو هەوریانم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ ڤیددیۆیەکی نوێ لە تیکتۆک. لەم ڤیددیۆ هەوڵەیین نوێترین هەواڵ و زانیاری وڵاتی کەنەداتان بۆ باز بکەم دەربارەی وەرگرتنی ڤیزەی گەشتیاری و خوێندن و کارکردن. زۆر کەس پرسیارەکەن ئایا ئێستا کاتەکەی گونجاوە تەقدیم بکەین، ئایا ڤیزەی گەشتیاری ئێستا باشە، خەڵک تەقدیمی کردووە ڕەفزی بۆ هاتۆتۆیان قبول، ڤیزەی کار ئەڵێن کراوەیە، لەگەڵ زۆر شتی تر لەم ڤیددیۆ باسی ئەەکەم بۆیە تا کۆتایی بینەرم بە و بیریشت نەچێ لایک و کۆمنت و پرسیارەکانیشت لەژێر ئەم ڤیددیۆ بۆم بنووسە. یەکەم با بە ڤیزەی گەشتیاری دەست پێ بکەین. ئەگەر تۆ بەتەمای ڤیزەی گەشتیاری وڵاتی کەنەدای، تکایە ڕەچاوی ئەم خاڵانەی خوارەوە بکە. یەک شت هەیە، زۆر شت هەیە، بەس با جارە بە یەکەم شت دەست پێ بکەین کە تۆ تەقدیمەکەیت ئەو لاپەڕانەی کە تیایدا زانیاری خۆت بڵاو ئەەکەی، زانیاری خۆتی تیا ئەنووسی. بۆ نمونە بێتەڵە ناوت چییە، پاسپۆرتەکەت، زانیاری هەمووی خۆت، ناونیشانت لە کوردستان، کە ئەمانە پڕەکەیتەوە بەشێک هەیە لە لاپەڕەی یەکەمیان دووەمە، پێت ئەڵێ پێمان بڵێ چی ئەکەیت لە کەنەدا. ئەم بەشە بە بەتاڵی بەجێی مەهێلە، یان بەس منووسە من ئەڕۆم بۆ گەشتیاری وێمەوە. لەم بەشە هەمووی پڕکەرەوە، چەندێک ڕێگەت پێدراوە، چەند ڕستە بنووسی هەمووی بنووسە و چۆن وەڵامی ئەم پرسیارە ئەیتەوە. ئێستا پێتان ئەڵم بۆ زۆر گرنگە چۆن وەڵامی پرسیارەکە ئەیتەوە. من لە ڕێکەوتی یەکیدا ئەچم بۆ کەنەدا، ئەچم بۆ 3 شوێن بە مەبەستی گەشتیاری، شاری کەلگاری و تۆرۆنتۆ، بۆ نمونە شاری ڤانکوڤەر ئەبینم. لەم 3 شوێنە ئەم شوێنانە ئەبینم، بۆ نمونە شوێنە گەشتیاریەکانی هەرسێ هەرێمەکە، و لە کۆتایی گەشتەکەمدا و لە کاتی تەرخان کراو بۆ من کە بابڵێ 1/11 لە 1/11/2025 ئەگەڕێمەوە شارەکە یاخود وڵاتەکەی خۆم لە عێراق. من بە هیچ جۆرێک جگە لەو کاتێک کە دامناوە زیاتر نامێنمەوە، لەبەر ئەوەی بەرپرسیارەتی ترم لەسرە لە کوردستان. بەرپرسیارەتەکان چیە؟ لەوانێ بڵێ مناڵەکەم نەهێناوە، خێزانەکەم بەجێهێشتووە، ئیشم هەیە، هەر ئەوەندە پشویانیاوە بە منیانی توانیمە هەر ئەوەنە لیڤ وەرگرم، یان هەر شتێکی تر، بزنسم بەناوە، یاخود ئەگەڕێمەوە چکە دایک و باوکم بەتەنیان. گرنگ ئەوەیە شتێک ئاماژەی پێ بکەیت لەو بەشە. هۆکارەکەی چییە؟ کە لەوانەیە زۆر کەس تەقدیمی ڤیزەی گەشتیاری کردبێت و ئەوەی زۆر بە گرنگ دانە نابێت. لە هەنگاوی یەکەمی تەقدیمکردنی ڤیزەی گەشتیاری کەنەدا، لە هەنگاوی یەکەم بەس یەکەم باسەکەم، پێشەوەی بچێتە دەست ئۆفیسەر، بابڵێ ئەپلیکیشنەکەت بکەوتە دەست ئۆفیسەرێک، حکوومەتی کەنەدا توڵێک بەکارەهێنێ، ینی ئەمرازێک بەکارەهێنێ لەسەر ئەکسڵ دروست کراوە، پێی ئەڵێن شینوک، ینی خۆیان دروستیان کردووە، AI نییە، وەکو ChatGPT نییە زۆر پێشکەوتوو بێت. ئەم توڵە تەنها لاپەڕەکان، ئەوەی کە زانیاریەکانتی تیا پڕەکەیتەوە، تەنها ئەوانە ئەخوێنێتەوە، نازانێت کۆنتنتەکەی چیە، نازانێت ناوەڕۆکی ئەو شتانی داتناوە چییە. ئەگەر بتەوێت لە هەنگاوی یەکەمی ئەو بابڵی سۆفتوێرە ڕزگارت بێ بۆ ئەوی بچێتە هەنگاوی دووەم کە کەسێک سەیری بەڵگەنامەکانت ئەکا، ئەبێ زۆر ئاگاداری هەموو سەمەریەکان بیت، هەموو ئەو بەشانەی کە پرسیارت لێ ئەکا ئەڵێ دیتەڵمان بەرێ. بۆ نمونە لە بەشێکی تر لە پرسیارەکان پێشەوەی بگەیتە بەشی دۆکیومنتس نووسراوە ئەگەر ڕەفزت وەرگرتۆ پێمان بڵێ کەی بوو ئەپلیکیشنەکەت، ژمارەکەی چەند بوو، چی ڕوویە، هەمووی بە جوانی باسەکەیت. دیسان لەوێش کە ئەڵێ من لەبەر هۆکاری بابڵێ کەمی پارە لە حیساب بانکەکەم، ئەم هۆکاریان کەمی ئیش کە بابڵێ شکیان کردوتەوە ناگەڕێتەوە کوردستان، لەبەر ئەم هۆکارانە ڕەفزم وەرگرتۆ. بەڵام من ئەمێ بڵم کە ئەم هۆکارانە ڕاست نین، لەسەر بنەمایەکی ڕاست نەبوونە، بۆیە من تەقدیمم کردوتەوە. ئەگەر لە هەنگاوی یەکەم دەرچویت، هەنگاوی دووەم ئەچێتە بابڵێ ئەپلیکیشنەکەت ئەکوێتە ژێر دەست ئۆفیسەرێک کە سەیری ئەکا بزانێت چ بەڵگەنامەیەکت داناوە، تکایە بەڵگەنامەی ساختە دامەنێ، چونکە ئێستا ئەگەری زۆر هەیە تۆ قبولت بۆ بێتەوە، بەڵام لە ناو کەنەدا بزانن کە بەڵگەنامەکەت ساختەیە، تکتی ساختە داناوە، یاخود شتێکت کردووە، بۆ نمونە ڤیزەی وڵاتێکی تر بە ساختە لەسەر پاسپۆرتەکەت هەبووە، دیسان هەرچەنە قبولی شت وەرگرت بێ بۆت ئەکەنەوە ڕەفز و ئەتنێنەوە کوردستان. ئەو شتە مەکەن. سەبارەت بە ڤیزەی کار، ئەگەر تۆ کارێکت دۆزیەوە لە وڵاتی کەنەدا، خاوەن کارەکە تۆی وەرگرت، عەقدی ئیشەکەت ئیمزا کرد، بەڵام بەمەرجێک ئەو کارێکە ئیدۆزیتەوە ئەبێ بۆ کاتژمێرێک 29 $30 بەرەو سەرەوەت بیاتێ. یعنی نابێ کارێک بدۆزیتەوە کە
$8 بێ $7 بێت لە کاتژمێرێک لە بەرەوەی ئەو جۆرە کارە وەستاوە. حکوومەت هیچ کارمەندێکی بیانی وەرناگرێت ئەگەر کارە با بڵێ ئەو کارانە بن کە داهاتەکەیان بەو جۆرێ، یعنی تۆ لە کاتژمێرێک کەمتر لە $28-29 وەرگری. و بۆ دۆزینەوەی کار لە ئێستا بە دڵنیاییەوە زۆر قورسە هەلی کار بدۆزیتەوە. ئەگەر کەسێک بناسی لەگەڵی ڕێککەویت ئەوە زۆر باشە کە بڵێ خزمێکی خۆتان، کەسێکتان بزنستان، کەسێک ناسی بزنسی هەیە لە کەنەدا ئەتوانێت داوەتنامەت بۆ بکە، ینی عەقدی ئیشەکەت بیاتێ و تۆ تەقدیمی ڤیزەی کار بکەی. ئەگەر پرسیارت هەیە لەسەر ڤیزەی کار لە کۆمنت بگوم بنووسە. و بۆ ڤیزەی خوێندن. ڤیزەی خوێندن هەموو کاتێک کراوەیە، بەڵام وەکوتم ئەو پرۆگرامانەی کە حکوومەت داواکاری زۆری لەسەر و پێی باشە قوتابی بیانی ئەو جۆرە بەشانە بخوێنێت. لە ڤیدیۆکانی تر باسم کردووە. ئەتوانی دیپلۆما بخوێنیت و ئاگادار بە ئەبێت پۆست گراجویت وەرک پەرمەتی لەگەڵ بێت پرۆگرامەکەت، ینی مۆڵەتی مانەوەی دوای خوێندنی لەگەڵ بێت. ئەگەر ئەوەی لەگەڵ نەبێت ناتوانانی لە کەنەدا بمێنیتەوە دوای تاوبوونی خوێندنەکەت بێ بگەڕیتەوە کوردستان. ئەگەر پێشتر تەقدیمی ڤیزەی گەشتیاریت کردەوە و ڕەفزت وەرگرتەوە بەڵێ چانست هەیە دیسان تەقدیمی ڤیزەی گەشتیاریەکەن. دوو شت هەیە کە خۆی هەرچەنە داواکراو نییە، بەڵام دوو شت هەیە زیایکەن بۆ ئەپلیکیشنەکانتان. یەکەم تکتی تەیارە، بۆ نمونەکەڵی لە یەکی دەڕۆم و یەکی 11 ئەگەڕێمەوە تکتی تەیارە بۆ بڕن، دوای ئەتوانن پارەکەی بێن و دوای ئەتوانن کانسڵی کەنەوە، بەڵام ئاماژەی پێ بکەن. و بۆ شوێنی مانەوە زۆر گرنگە کە لە Airbnb یاخود هوتێلێک بگریت لە کەنەدا پێشەوەی تەقدیمی ڤیزەکەت بکەیت، پارەکە بێی بە ئۆنلاین، دوای ئەوە کانسڵی کەیتەوە. ئەم دووشتە هەرچەنە خۆی ینی حکوومەتی کەنەدا نەیوتو ئەمە داوا کراوە، بەڵام چانسی وەرگرتنی ڤیزەکەت باشتر، بۆی ئەو دووشتە لە بیر مەکەن. و بیریشتان نەچێت پرسیارەکانتان لە کۆمنت بنووسن، هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ و هەوڵێم بە پێی توانە وەڵامی پرسیارەکانتان بێمەوە. خواتان لەگەڵ.